باشە خۆشەویستان ڕێز و احترام بۆ هەموو لایەکتان هەیە هیوادارم کە زۆر باش و ساخ و سەلامەت و تەندروست بن هەموو لایەکتان. شەوگاتان خۆش بێ ئازیزان، ئەم شەویش هاتمەوە خزمەتتان بۆ کۆمەڵی قسە و باس، هیوادارم کە بتوانم سوودێکی چۆنەڵی محتەرەمانەتان پێ بگەێنم. جا ئەمەش بە ئەم لینکە کۆپیەشی لێ بکەین بیبێن بۆ غەریبی. باشە کاکە کوا غەریبی لەکوێیە؟ ئەلێرێ. چۆن کوڕەکان، پیاوان، ژنان، کچان، کوڕان، جای وایە گلەیم لێکان ئەرە مەحمەخۆر پیاویتیانیە تۆ باوە ژنەکان ژناکەی ئێوە تا باسی ژنەکانی ژەکەم بدا ئەڵێم پیاوان و ژنان و کچان و کوڕان و هەمووتان بەخێر بن سەر چاوانی ئەرە مەحمەدات. احترام بۆتان. ئەم شەو بەچێری کوردی وەیە کاکی جان بۆی دابڵسی قارەمانانە تۆزێ وەرە خوارەوە خاڵ ئەرە مەحمەدیان خوا بن کاوە ساق. ئافەرم دەست خۆش. چۆن عەشرەت هەموو شتێ باشە بەڕێزان؟ یەک دوو دەقیقە وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە، دوایشە یەک کۆمەڵ قسە و باس ئەخەمە خزمەتتان، هیوادارم کە بتوانم کۆمەڵش بڵێم ئەم شەو. سڵاو ڕێز بەخێر بن هەمووتان، سەرچاو هاتن سەرچاو. وەڵا ئەم شەویش لە دوو لە مەس و حەیرانی نازیزان. ئەگەر ڕەبی عافیەتێ بێ ڕۆڵە بە کوێرایی چاوی هەموو دوژمنان و بەخۆشی هەموو خۆشەویستانەوە. ئەراڵە کوڕەکانم هۆڵەندایەم سەرمایی ناڕواوە، ڕەنگەم هەفتەیە دووسێ ڕۆژ خۆش بێ، نازانم یعنی دەکاکە دەوازمان لێ بەنە برای من، ینی حەمی حاجی مەحموود تۆکێ بە ڕەفیقی ئارا مەحمە ماڵەوە بێ خەت خواوە ویژدانە کاکە گیان. کاکە حەما قوربانی تۆ خاڵە کاوە گیان هەربژی بە ساقەوە. ئازیزان لەم ڕۆژانە بیرم لە شتێکە کردەوە بەڕاستی، ئەویش ئەقڵیەتی هەندێک لە ئیسلامە ئیخوانیەکانی باشووری کوردستان، ئەوانەی کەسە قوربانی ئێوە کەسەر بە قەتەر و سعود و ئەردۆغان و ئالم بابەتانن کە چۆن دژایەتی ڕەمزەکانی کورد و گەلەکەمانەکەن و ئەوانە لە کاتێکە وەکو خۆتان ناگادار بوون قەتەر شان بەشانی ئیسرائیل مانۆڕی سەربازی لێنان ئەنجامەدا و ئەمریکا و ئیماراتن بەشدارن لەگەڵ هەژ وڵاتی تریشە. جا بیرم لەوەیە کردەوە ئەم میلەتەی ئێمە زۆر پاشکۆ و داماوە، جاوە چەپەکانیشی هەر پاشکۆ بن. خۆشەویستان کۆمۆنیست و چەپەکان یا پاشکۆی چەپی ئێران بوون یا شوێعیەکان پاشکۆی عەرەبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەلم بابەتانەی جیهانی عەرەبی باوڵێ. جا ئیسلامی ئێمەش هەمویان پاشکۆی ئەون، ئەوانە بن بە پیاوی سعود، پیاوی قەتەر، پیاوی ئەردۆغان، بەڵام ئەردۆغان و قەتەر و سعود و هەموو ئەمانە خۆیان پیاوی ئیسرائیلن. ئەمەیە یاریەکە بەڕاستی. ئەم داماوانە دژهاتی ئیسرائیلەکەن، کەسی ئاغاکانیان هەمویان جاسوس و بەکرێگیراوی ئیسرائیلن لە ڕاستی. باشە بۆ ڕواتان نەبێ ئازیزان، زۆربەی زۆری سەرانی عەرەب بە قەتەر و سعودەوە هەتا بە ئەردۆغانی تورکەوە پیاوی ئیسرائیلن، کەچی داخەکەم چەند کەسێ پیا بوون لە باشووری کوردستان بە تایبەت لە ناوچەی سلێمانی، بە تایبەت دەرگایان بۆ کراوەتەوە هەرچی سوکایەتی هەیە بە ڕەمزەکان و پیرۆزیەکانی کوردی یەکەن، کەچی دەسەڵاتدارانی سلێمانی بەداخەوە بێدەنگە لە بەرامبەر ئەوە. باشە ئازیزان ئەمە بۆ خۆی کارە ساتەکەیە، یعنی نازانم ئەمانە ناخوێننەوە، ئەمانە تا بەکرێ ژیرن لە ڕاستیە، چونکە ئینسان کە بەکرێ ژیرێ ئازیزان ئیتر بیر لە یەکشت ناکاتەوە، ئیشی خۆی ئەرکە جێبەجێیەکە. وەکو ئێستا من لەو کۆمپانیای ئیشەکەم ئەڕۆم لەوێ ئیشی خۆمەکەم تەواو، کە ئەڕۆم بۆوێ شێفەکە میێت ئەڵێ بڕۆوی ئیشە بکە ئەمڕۆ سعاتی 2 سعات ئەیکەم ئەڵێ و ئیشە تەواو بڕۆوی ئیشەی ترکە، ئەوە تەواو بڕۆ ئەوی ترکە تەواوی ئەوە سیستەمەکەیە ڕێک ئەمەیە کە من ئیشیشە بۆ گیرفان و بۆ ژیان و بۆەوەی کە بۆ خۆک و شەرافەمەندانە بژیت، بەڵام ئەمەی کەن ڕێک بەڕاستی بەکرێ ژیراون ئەمانە. خۆشەویستانی ئالا محەممەد باشە ئێوە بزانن لە ماوەی ئەم چەند مانگی ڕابردووە ئیسرائیل چی کردووە. خۆشەویستانی من باشە ئەوە غەزە و کێشەی فەڵەستین کە تا ئێستا هەروە بە هەڵواسایی ماوەتەوە. بۆچی ماوەتەوە؟ لەبەرەوەی کە زۆربەی هەرە زۆری جیهانی عەرەبی درۆکەن و هەر هەمویان ژێربەژێر ئیتیفاق و ڕێکەوتنیان هەیە لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا و هاوپەیمانەکانیان. هەموو ئەوانەی کە بە ناوی فەڵەستین و گەلی فەڵەستینەوە قساکەن درۆکەن و هەر هەموو بازرگانین بەسەر قەزەی فەڵەستینەوەکە. باشە وەک چۆن ئەو شەڕێکە ئێستا لە ئۆکرانیا هەیە،
هەمووی بەناوی ئۆکرانیاوە قساکات و گەلی ئۆکرانیا و خاشی ئۆکرانیا ئەوانە بەڕاستی باجەکەی دەن جا فەڵەستینیش قەزیەکەی هەر بە هەمان شکل ئەوەی کە دائەنیشێ لە ئەوروپا و بریتانیا و ئەمریکا ئەوانە باسی فەڵەستینەکە تەنها درۆوەکە بەڕاستی باشە ئەوە وەک وتمان کێشەی خەزە و کێشەی فەڵەستین کە ئەیبینن حەماسی وشک کرد غەزەی تەخت کرد باشە حوسیەکانی یەمەنی وێران کردووە وێرانتریشی ئەکا حیزبوڵای لوبنانی تووشی شەلەل کردووە و خستێتە سەر عەرەبانە تەنانەت شانسی هەسانەوەیشی نییە لە واقع سووریای بۆ دەردە بردووە کە هەمومان ئەزانین کە یاریەکانی ئەو ناوچەیە ئاوای لێ کردووە نزیکەی 40 کیلۆمەتر لە خاکی سووریا داگیری کردەوە تایە ئەژی باشە دەستی تارانی لە هەموو ئەو ناوچانەی کە هەبووە پێشتر لە هەر هەمی کورد کردوتەوە باشە تورکیا فەوزایەکی تێکەوتووە ئەردۆغان ناتوانێت ئاوا درێژە بە تەمەنی خۆی بدا هەڵبەتە ئەبێ هەمووتانەوە بزانن کە لە ترسیمانەوەی خۆیەتی پەنای بەوە بردووە کە لەگەڵ کورد ڕێکەوتن بکە و لە باکوور و لە ڕۆژئاوای کوردستانە بەڵام هەتا ئەم چرکە ساتە کوردەکان هیچ متمانەیەکیان بە دەوڵەتی تورک و بە ئەردۆغان نییە بۆیە ڕۆژئاوای کوردستان تابێ بەهێزترە بێ کە ئەمە بەڕاستی خاڵێکی گەشە لە مێژووی ئێمە و بەڕاستیش خۆشبەختانەیە لە عێراقی شاوەکو ئەبینن حەشت و گروپەکان هەڕەشیان لە ئەمریکا کردماوەیە بەر لە ئێستا کە دەبێت لە عێراق بڕوات و ئەگەر نەڕواوە ئاکەین و جاجا ساروخیانە گرتە بنکەکانیان بەڵام ئەبینی ئێستا یەک کەسیان نووزیان لێ نەماوە خواخۆیانە لێیان گەڕێن بتوان ئاواسەرکەن بە کڵاوی خوانە بۆ خۆیان بژین باشە هەروەکو هەموو لە ئاگادارن ترامپ نامەی بۆ خامنەی نردووە نامەکە تەرجمە کرا و هەمومان خوێندومانەتەوە یام ئێمە خوێندومانەتەوە بەڕاستی نامەکە کە ڕێکەوتنی لەگەڵ ئێران بکەن بەڵام دیار نییە کە بەکام باچ باشە ئەوەی هەیە کە ئەمریکان ترامپ لە نامەکە باسی کردو مەسەلەی چەکی ئەتۆمیە مەسەلەی کۆمەڵی ساروخ و بالیسی و نازەمانم بابەتانەیە لەگەڵ ئەوەی کە دەست هەڵبگرێت لە پشتیوانی گروپەکانی دژە ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکەدا کە ساڵانێکە جمهوری ئیسلامی ڕۆڵێکی پۆزتیفانەی لەو شوێنانە هەیە دژ بە ئەمریکا و بە هاوپەیمانەکانی وەکو ئەبینن ئەمریکا و ئیسرائیل خۆیان هەموو جۆرە چەکێکیان هەیە بەڵام ناهێڵن لە ناوچەکە بە نمونە ئێران هەیبێت کاتی خۆشی کە پەلاماری سەدام حسێنیاندا وتیان سەدام چەکی کیمیایی هەیە بەڵام لە دواییە دەرکەوت کە هەمووی درۆ بوو چەکی کیمیایی لە ئارانە بوو بەڕاستی کەسیش نازانێت کە ئایا ئێران ڕاستەکە گەگەیشتووە بۆی کە خاوەنی چەکی ئەتۆمی بێیان نا بۆیە ئەمەش بۆ ئەوەیە تا دەوڵەتانی ناوچەکە نەبنە خاوەنی هیچ و هەر کۆی لەبن و هەر دەسەنەوە خواری سیاسەتی ئەمریکا و ئەوە بن یعنی خۆیان ئەمریکا و هاوپەیمانەکانی هەمیشە هەیمەنە و دەسەڵاتیان هەبێ بەسەر هەموو ئەو ناوچانان کۆنتڕۆلیکەن کەس دەبێ بە خاوەنی هیچ شتێک بۆیە ئەگەر ئێران لەگەڵ ڕێکەوتنەکە بێگومانم لەوەکە ئەیڕوخێنن ڕێکەوتنەکە نازانم چۆنە بێ بە خازانجی چێ ئەبێ چی ئەگوزەرێ بەڵام ئەوەش ئەزانم کە ڕووخاندنی ئێران گەورەترین کارەسات دەبێ لە مێژووی ناوچەکە و لە مێژووی ئێرانیشە چونکە لە ئێرانە دەیان گروپسە دەرەهێنن شەڕی دەسەڵات ڕەنگە چەندین ساڵە بخەیەنێ لە ئێرانە بۆیە حکومەتی عێراقی ڕووخا ئەمە 39 ساڵە ئێمە بۆ مەساحەکەمەوە بۆ نفوسەکەمەوە لە عێراقا ئەوە حاڵەکەی کەیبینی ئەبێ ئێران بڕوخێ چ لێشایەکی هەبێ زەرەر بۆ ئەوروپا و بۆ ئەمریکا و بۆ ناوچەکە و بۆ هەموو شتێک ئەمانە بۆ خۆی هەمووی ڕوودا و کارەساتن کە لە دوجارە ئینسان بەڕاستی کۆمەلگاکان باژی ئەو کوشت و بڕ و وێران و شەڕ و ئەلەم بابەتانە هاتن بۆیە ئەمریکا و ئیسرائیل بە نەزەری ئارام ئەحمەد سیاستێکیان هەیە کە بڕیاریان لەسەرداوە پێشووتر باسی ئەوم کرد کە ڕۆژاتی ناوەڕاستەڵە وەشێتەوە وەسەر دایە ڕێژنەوە بە پێ قازانجەکانی خۆیان بەڵام لەم ئاڵو گۆڕانەیە دەوڵەتی زەوی فراوان لەو ناوچەیە نابێ بمێنێتەوە واتە ئەبێ هەمویان پاچە پاچە بکرێن ڕێگە نادن دەوڵەتێکی گەورە فراوان زەوی زۆری هەبێ لەو ناوچانەیە باڵا دەست بێت اینجا دەوڵەتی خاوەن چەک و بەهێز و زەوی فراوان و گەورە بە زیانی خۆیان ئەزانن بۆ سەر بەژوەندیەکانی ئەمریکا و بە دەرەجەی یەکەم ئیسرائیلیش کە لە ناوچەکایە بۆیە ئەوەی ئیسرائیل دەسیاوەتێ لە دوای ئەو چەکەی کە حەماس دایە دەستی و پەلاماری ئیسرائیلیدا لە مێژووی دروستبوونی ئەو وڵاتەوە وەکوی ئێسابوونی نەبوو بەڕاستی یعنی هەلێکی واتە پێشەوە هەلێکی لەبار کە نایە لە دەستی بدات گاف بە گاف ئیشی بۆ کراوە بە درێژایی 15-20 ساڵی ڕابردوو بۆیە بەڕێی من داناسکنێ تا هەموو شتەکان مسۆگەر نەکە بە قازانجی خۆی لە ناوچەکەیە
لەو کاتەوە کە ترام دەست بەکار بووە واتە لە ناوەڕاستی مانگی یەکەوە پەیتا هێز ئەهێنە ناوچەکە ئەو لە شرکێشیە هەر لە خۆ نییە بەرنامەیان بەدەستەوەیە کە ڕەنگە 100 ساڵی کەش ئەو ناوچەی بەجێ نەهێڵن ئەوەی کە ئەمریکا زۆرترین هێز ئەهێنێت ئێران یەکێکە لە ئەگەرەکانی و پێ ئەچێ واشنگتۆن و نامەکەی ترام ڕازگۆیانە نەبێ بۆ ڕێکەوتن لەگەڵ تارانە یا بەمانایەکی تر تارتیشی بێ بەڕاستی مەسەلەن بۆ ڕای گشتی بێ کە بڵێ ئێمە هەوڵێکی ئاوامانداوە و ئێران ناوتە پێشەوە لەبەر ئەوەیە ئەو شەڕەکەین و لێ ئەدێن و دایاڕۆخێنین بۆیە ئەم کێشانە لە ناوچەکەدا تا چەندین ساڵی تر ئاوا درێژەی ئەبێ و ئەو ناوچەیە بە ئاسانی بەڕاستی ئارامی بەخۆیەوە نابینێت ئەمە ئەو ڕسمەیەکە لە ناوچەکە هەیە کە ئێران تورکیا عێراق هەموو ئەمانە ئەگرێتەوە و هەموو ئەمانە بەڕاستی باجەکانی ئەدەن لەم ناوچەی خۆمانە با بڕین کە لە عێراق و باشووری کوردستان و ئالەم بابەتانەیە پارتی وەکو بنەماڵەی بارزانی موقعیەتێکی سیاسی بەهێزتری هەیە لە یەکێتی ئەبێ هەمووتان لەمە تێبکەن بڕاستی کاتی خۆی من بە یەکێتی وت کە هێرکەکانی نەخاتە سەبەتەی یەکلایەنەوە نەکرد بە لایڤ و نووسین بە شەفە هیچ پێم ڕاگەیاندون کە پاڵدان بە هەندێک گروپی سەر بە ئێرانەوە لە عێراق بۆتان نابێ و سوودینە نابین واتە هەموو هێلکەکان بۆ سەبەتەکەی تاران سوودی نییە دەبێ خۆتان خاوەنی بڕیار بن و باسەکە دژایەتی ئەوە نەبوو کە من بڵێم ئێوە دژایەتی ئێران کەن چونکە دەزانین کە ئەوە مەحاڵەوە ئەوە لەو سنووران ناکرێ بەڵام ئەوەی کە یەکێتی کردی بە تایبەتی لەگەڵ ئەو گروپانی کە سەر بە ئێران لە عێراقا بەڕاستی کارێکی خراپ بوو و کارێک بوو کە بەزەری خۆی بوو بۆیە کاتی خۆشی مام جەلال هەمان هەڵەی کرد ئازیزانی ئارام ئەحمەد ئەوە بوو ئەو هەڵەیە کە مام جەلال کردی سیوێکی ئابی بە شوێن خۆیان هێنا و پارتی یەکێتی بۆ ئەبەد هەولێری لە دەستدا و دۆڕاندی باشە ئەوەی کە تاڵەبانی کردی لە بیرمە من لە بەرز ڕسمەکەی شێخ مەحموود وەسا بووم کابرایەکی هێنایە سەرای سلێمانی بە ناوی ئاغای محەممەدی مام جەلال ئەیقیڕان کە ئەمە ئاغایە بارانی هێناوە ئەوە بوو دوایی ئەم کابرایان ناونا ئاغای مەتەری مام جەلال هاواریە کرد با ئەمریکا بڕوا لە چۆ دژایەتی ئێرانەکە بیکە بەڵام لێرەوە نەیکات ئەمە وای کرد پارتی سوێکی ئاب بکە یەکێتی لاواستر بکە خودی مام جەلال لە دوجاردا تەسلیم بوو بە ئەجندای پارتی و بنەماڵەی بازانی ئەوە بووکە ڕێکەوتنامەی استراتیژی بە دوایە هات و بنەماڵەی بازانی بوونە کەڵەگا لە باشووری کوردستان و یەکێتیش بووە گروپێکی تەنها بۆ پارە و بۆ سامان و بۆ ئالەم بابەتانە ئەوەی کرد و لەو کاتێشا کە من بیرمە ئەمریکا بەرامبەر پارتی و هێنانی بەعس هیچی نەوت ئەویش بەرامبەر هەیمەنەی تاران بوو لەو کاتەیە کە ئەمریکا بێدەنجی هەڵبەلاش کە کات پێم وایە بیل کلینتۆن سەرۆک کۆماری ئەمریکا بوو بۆیە کاتێک کە پاڤڵ دەستی خستە ناو دەستی ڕێیان کردانی و خزر عەلی ئەمە بەڕاستی جێگای سەرسوڵمانی من و زۆر کەسیش بوو بەڵام کە ئەم قسانەمانە کرد ئەوان پێیان وا بوو ئێمە جوێنیان پێدێن یا ئیهانیان پێکەین یان بە گەمژیان ئەزانین یان بە چوزان بە کۆمەڵە شت ناوزەدەیان ئەکردین بۆیە ئەم دوانە دوو کەسی لاکەوتن لە بازاری سەرستا لە عێراقا بەڕاستی یعنی بوو ئەوە نەبوو کە پاڤڵ عەسەن وەڵامی سڵاویشیان بداتەوە نەک ئەوەی بڕۆ خەڵک ناو دەستیان و ئاوا بکەن و ئەوە وەکو ئەوەی کە ئەم دوانە دوو پشتیوانی عەبقەری بن لە بەرامبەر دنیایە لە کاتێکە ئەو دوانە هەردووکیان لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانیانەوە لە لیستی ڕەشان و ئەمڕۆ یاسبەی لەناو ئەچن یعنی پاڤڵ تاڵەبانی دەڕاستیە پاڵی یابوو بە چیەوە بە دیوارێکی خۆڵینی ئەوەی کە بە پاڵێک یا بە لەقەیەک یا بە فوویەک بڕوخێ بەڕاستی پاڵی یابوو بەوە بۆیە ئێستاش هەر ئەو سیاسەتەیە کە یەکێتی بەرامبەر بە پارتی لاواز کردووە و دەبێ بشێتە لای بۆ شەراکەت لە دەسەڵاتدارێتیە مەمنونیشی بێ بەڕاستی باشە ئەمەش بە هەستوریەت شتێکی ئەوە عەجیب و غەریب نییە بە کورتی ڕاست و ڕەوان لەگەڵ ئێوە قسە بکەم من ئارەزووم بوو یەکێتی ئەو ڕۆڵەی پارتی ببینایە بەڵام بەداخەوەکە ئەو ڕۆڵەی نەبینی سێریکەن ئازیزانی ئارام ئەحمەد خەڵک ڕەنگە زۆر سەرنجی ڕانەکێشێ بەڵام بەڕاستی من سەرنجم ڕاکێشێ یەکێتی و ڕۆژئاوای کوردستان و مەزلوم عەبدی و ئەوانە عیلاقاتی زۆر خۆش بووە لە ماڵی ئەم ساڵیان ڕابردووە هەتا لە سەردەمی لاهوری شەرجەنگی و تاوەکوی ئێستا بەڵام کە هەیەتە سەر مەسەلەی قەزیی سووریا و مەسەلەکە خەریکە یەکلایە بێتەوە مەزلوم عەبدیەت ئەچێت بۆ لای مەسعود بارزانی باشە لەگەڵ ئەوە دائەنیشێت ئەم دانیشتنە ئەنە کەسەی وا لێ کرد لەگەڵ پێدا بەیاننامە بەیەکەوە دەرکەن و هەردوو لایەن نەشتن ناو حکومەتەکەی دیمەشق بە پێی زانیاریەکانی منیش هەنگاو هەیە بۆ چوونی هێزەکانی ڕۆژ بۆ ناو پێدا
واتە یەک لەشکر نەک دوو هێش لە باشووری کوردستانە بەڕاستی چونکە ڕۆژئاوا ڕێگە بە دوو هێزی چەکداری جودا نادا کە زۆر باشە کا بەڕاستی کارێکی باشە چونکە ئەگەر ئێمەش لە باشووری کوردستانە خاوەنی یەک هێز بوونایە ڕۆژگاری ئێمە ئابۆ جۆرە نەبوو لە ڕاستیە یعنی تووشی ئەو هەموو شەڕە نابووین کاتێک وەفدی ئیمراڵی ئەچنە ئیمراڵی بۆ لای ئاپۆ با بڵێن هەمان وەفد کە ئەگەڕێنەوە ئەچن سەردانی مەسعود بازانیەکەن باشە لەژێر هەیمەنەی عەقڵیەت و شەڕ و خۆخەڵەتاندن دژی بنەماڵی بازانی با ئێمە خۆمان نەخەڵەتێن ئازیزانی ئارام ئەحمەد ئەمانە کۆمەڵی حەقایقن کە بە چاوی خۆمان ئەیبینن ئەمە پێی ئەڵێن حسابکردن بۆ بنەماڵی بازانی جا ئێمە بمانەوێ یان نەمانەوێ پێمان خۆش بێ یا پێمان ناخۆش بێ خەفەت بخۆین یا خەفەت نەخۆین ئیعتراف بکەین یا ئیعتراف نەکەین ئەمە حقیقەتە بەڕاستی ئەمانە لە بەرچاوی ئێمە ئەمڕۆداوانە ڕوویداوە خۆت زیینەوە لەبە جگە لە گەمژەیی بەڕاستی شتێکی تر نییە چونکە ئینسانی عاقڵ لەگەڵ واقعا بەڕاستی بەرۆ ڕوو ئەبێ و سیاست لەگەڵ واقعاکە واتە واقع ئەخوێنێتەوە حەزەکانی خۆمان فکرەکانی خۆمان ئەندێشەکانی خۆمان دنیابینی خۆمان ئەو خەیاڵانەی کە هەمانە بەمانە هەرە فراوانەکەی نەفرەتمان لە بنەماڵی بازانی باشە ئەوەی کە بنەماڵی بازانی مێژویان پرە لە خیانەت باشە هەرچی ئەمانە بێ هەمووی ڕاستە بەڵام عەقڵانیەت ئەوەیە واقع بین واقع بخوێنینەوە و بەڕاستی دەرشی پێ بکەین بۆیە من زۆر جار کە بۆ چوونەکانی خۆم چونکە واقعیانە و ڕادیکاڵانەیە ئەی خەمە سەر زمان بۆیە بەرامبەرەکانم با بڵێن کە دوو ڕێگەیان لەبەردەمایە یا ئەوەیە زۆر خۆشیان دەوێم یا ئەوەیە زۆر ڕقیان لێمە لە هەردوو بارەکە بەڕاستی من قبوڵ من بۆیە یەکێتی لەم نەورۆزەیە ئەگەر دیقەت بدەن ئازیزان زۆر هەڵوێستی خراپ بوو ئەمەش پەیوەندی بە ئێرانەوە نەبوو کەسێ بڵێ وەڵا کاکە یەکێتی پیاوی ئێرانە و ئەوەی ئێران نەیەشتووە ئەسڵ و ئەساسی نییە بەڕاستی چونکە بەپێ ئەو هەموو ڤیدۆیانەی کە بینیمانە لە سەرتاسەری کوردستانی ڕۆژهەڵاتە بە ملیۆن پیاوان و ژنان کچان و کوڕان ئاگریان کردەوە نەورۆزیان پیرۆز کرد هێندە بە جۆش و خرۆش بوو دەیان ساڵە ئاوا بە شۆڕ و شەوق نەورۆز لە ڕۆژهەڵاتی کوردستانە وجودی نەبووە و حکوومەتی ئێران بچووکترین کاردانەوەشی بەرامبەر نەبووە لە ڕاستیە بە ملیۆن ژن و پیاو هەستان ئەمانە دوای پێتان دەڵێم کە بۆچی ئاوا بوو نەورۆز بە ملیۆن ئینسان هاتن بە جلی کوردی ئاڵوواڵاوە بەڵام جمهوری ئیسلامی هیچ دژایەتێکیشی نەبوو لە واقع لە زانکۆی سنە بە ئاڵای کوردستانەوە کە خۆم بینیومە سرودی عێراقیبیان ئەوتەوە خوێندکاران و مامۆستاکان کاتی خۆشی خۆهێرۆخان هەندێک شیە کرد بەڵام ئەم یەکێتی ئێستانە بەڵام لەمەیشە پارتی بە پێچەوانەی یەکێتیەوە مەسعود بازانی خۆی شووە زاخۆ نەورۆزی پیرۆز کرد ئازیزانی ئارام ئەحمەد پیرۆزکردنی نەورۆزی ئەمساڵ تەنها پەیوەندی بە نەورۆزەوە نییە وەکو جەژنێکی نەتەوەیی وەکو پار و پێرار و ساڵان و دەیان و سەدان ساڵ بە لە ئێسا بەڵکو پەیوەندی بە جۆرێک لە گۆڕانکاری یەکگرتن یەکگوتاری بۆ پێشەوە چوونی قەزەی کوردی بۆ ڕزگاربوون لە هەر چاپەشەی کوردستان بۆ ئەمە بەڕاستی ڕۆڵی هەبوو و بۆ ئەمە دەبوو لە پێش هەموو شتەکان نابێ و واش بوو لە حەقیقەتە بۆیە پیشاندانی مانۆڕێک بوو لە ڕۆژئاوا بۆ باکوور بۆ قەندیل بۆ کۆڵنی ئەڵمان و لە ڕۆژهەڵاتەوە هەتاک و کرماشان و کەڵ و هوڕ و فڵان و فیسان بە هەموو جێگاکانی ترەوە لە واقع بۆیە ئەمانە یەکگرتوانە بە دنیایان وت مافی خۆمانە خۆمان خاوەنی خۆمان بین واتە نەورۆز وەسیلەیەک بوو بۆ خۆنمایشکردن و گەیاندنی پەیامێکی کوردانە بۆ هەموو نەیار و دوژمنەکانی کورد لە ئاسی دنیا و لە ناوچەکەیە بۆیە لە بەرامبەر ئەمانەیە هەندێک کەس لە دەڤەری سلێمانی و لە دەرەوە بە ناوی ئاینەوە دژایەتی نەورۆزیان ڕاگەیاند ئەمەیش کارێکی مخابەراتیانە بوو دژی کورد و قەزیەکەی لە ناوچەکەیە نەک دژایەتی خودی نەورۆز خۆسەڵانی پێشووتریش نەورۆز هەر هەبوو ئەکرا بەڵام ئەم دژانەی ئێستا بەم جۆرەی ئێستا نەبوون لە واقع ئەم ساڵ پێیان وترا بوو کە ئەو ڕۆڵە وازی بکەن و بەڕاستی کردیشیان ڕۆڵێکی خراپیان جێڕا هەندێک کەسیش بە پێی پەتی بە چاوی بەسراوەوە تێی کەوتن و قەچنە خسەنەوە ئەو یاریە چەپەڵەوە ئەوەی سیر بوو بەلامەوە ئەو چەند کەسە کەمەی کە بانگەشەی دژە نەورۆزیانە کرد بە ناوی ئاینەوە زیاتر لە دەڤەری یەکێتی بوون پارتی ورتر چاودێری ئەمانە ئەکا ڕێگەیان نادا لە هەولێر و بادینان سەردەربهێنن وەکو ئەوەیە کە یەکێتی لە سلێمانیە ئەیکا ئازیزان
مفصل پێتان بڵێم ئەوانەی کە دژایەتی نۆرۆزیان کرد لەسەر خەتی خیانەتن جا بە هەر ناوێکەوە بێ لە ڕاستیە ئەوانە لەسەر هێڵی خیانەتن و ئەوانە بەکرێک گیراون کە دەبێ وا بڵێن ئەوەی کە لە کۆڵ ڕوویدا زیاتر لە 50,000 کەس بەشداری کرد ئەزیزانی ئارام محەممەد پارتی و بنەماڵەی بازانی ویسیان بیکەن بەی خۆیان بەڵام ئەوە هی کوردان بوو نەکی پارتیشی دیاری کراو لە ڕاستیە پارتی بە هەموو هێزی خۆی ناتوانێت 5,000 کەس کۆ بکاتەوە بەڵام ئەوە زەبری نەورۆز و ڕۆحێکی نەتەوەییانە و ڕۆحێکی نیشتیمانیانە بوو کە توانی 50,000 ئینسان بە هەموو ڕە جیاوازەکانەوە بە هەموو حیزبە جیاوازەکانەوە بە دینی و نادینیەوە لە دەوری یەک کۆ بکاتەوە بێ ئەوەی بچووکترین کێشە ببێ نەورۆزی خۆیان بکەن کە ئەڵمانی تووشی شۆ کردووە بەڕاستی بۆیە ئەوە بۆ من جێگەی خۆشحاڵیە جا هەر کەسێ بیکە ئازیزانی ئارام محەممەد بۆ من گرنگ نییە لە ڕاستیە پارتیە پەکەکەیە خەڵکە فڵان ئەمە بۆ من گرنگ نییە لە دوجارە ئەوەی بۆ من گرنگە قەزیەی گەلەکەمە لە حەقیقەتە نەک ئەم حیزب و ئەو حیزب و ئەلەم بابەتانە بۆیە من زۆر باسی یەکێتی ئەەکەم و ڕەخنەی لێ ئەگرم چونکە پێم وایە بەڕاستی یەکێتی وێرانە و لە کاروانەکە دواکەوتووە بەڵام بەڕاستی بەگوێم ناکە دەنا بە قازانجی بوو چکە وەکو وتم ئەمانە ڕەخنە بە دوژمنایەتی لە قەڵەمەدەن بەداخم بەڕاستی بۆیە هەمیشەی ژوان کردووە کە من پێم وا بووە بە تایبەتی دەبەری سلێمانی ئەوانەیە یەکێتی لە پارتی باشترە باشە چونکە بۆچی من خۆم خەڵکی ئەو دەڤەرم لە زۆر شتا یەکێتیم لە پارتی پێ باشترە بەڵام لە داڕشتنی وردەکاری لە سیاسەتە لە تاکتیکە لە هونەری سیاسەتکردنە لە پرۆسە گشتیەکانە بە تەواوی دابڕاوە باشە ببینن یەک کەسێک لەو سەرکردایەتیان نییە لێکۆڵینەوەیەکی هەمەلایەنە و جددی هەبێ خوێندنەوەیەکی هەبێ بۆ باسکردنی هەموو ئەو ئەگەرانە کە لە ناوچەکەیان ڕوو ئەدەن وەیە نەبوون وەکو وتمان عێراقیش دەستکاری دەکرێت باشە دوور نییە کە یەمەن و سعود و چوزان تورکیا و ئێران و ئەلەم بابەتانە هەر هەموو ئەمانە دەستکاریە کرێ ئەمڕۆ یاسبێ باشە ئەوەی کە ناوچەکە بەرەو کوێ ئەڕوا هێڵە گشتیەکان ئێستا و ئایندەی گەلەکەمان هیچ خوێندنەوەیشیان نییە دەیان کەسیان هەیە لە سەرکردایەتی و بنکردایەتی ڕێز ئەگرن ئەکەی ئینسان قسەیان لەگەڵا بکە تەلەفۆنیان بۆ ئەوکەی ئیحترامە ئەگرن باشە بەڵام مێشکیان ناخەنەکار وەکاری پێ ناکەن هەمویان موچەکانی خوان وەرەگرن ئەرگ ناخەنە سەر شانی خۆیان لە ڕاستیە ئەمە حیزب نییە تۆ بێ هەموو مانگە 4,000 دلار بێ بە کەسێ بەڵام ئەرگ نەخاتە سەر شانی خۆی هەر بخۆ بلەوەڕێ و ئەوە بکە ئەمە بەڕاستی ئەمە کار نییە بۆیە یەکێتی پێویستی بوو زۆر بە وریاییەوە لەگەڵ سلێمانیا تەعامل بکە چونکە ئاگری نەورۆز ئاگرێکی هاوبەشە ئەبێت هەمومان لە دۆری کۆب بینەوە بەڵام یەکێتی بەڕاستی نەهات بەداخەوە خۆبینیمان لە ڕۆژئاوا باکوور ڕۆژهەڵات ئەوروپا کۆڵن باشوور جێگاکانی تر چه حەشێک بوو ئەم نەورۆزە ملیۆن سەف ڕێزی بەست بوو هەتا وای کرد ئەردۆغانیان هێنا بازی بەسەر ئاگری نەورۆزایە ڤیدۆکانیمان بینی خۆشەویستانی ئارام محەممەد کە ئەردۆغان ئاغای ئەمانە بوون کە لە سلێمانی دژایەتی نەورۆزیانە کرد باشە پێیان وا بوو کە ئاگرکردنەوەی نەورۆز ئاگرپەرستیە نەیان نەزانی ئەوە ڕەمزە بۆ ڕووناکی بۆ کۆمەڵێ مەواسەیت بۆیە لەم نەورۆزەیە بەداخەوە تەحالفێکی سەخیف هەبوو لە نێوان عەقڵی یەکێتی و ئەو گروپەیە کە باسم کرد باشە بەڵام دوجار گەلی کورد بەبێ یەکێتی بووە خاوەنی نەورۆز کە لە لووتکەیە بوو باشە ئێستاش ئەبێ هەر کەسێک بەڕێی من ئەمە ڕووی دەم لە یەکێتی و پارتیە کە دژایەتی نەورۆزەکە کە سوکایەتی پێەکە ئەبێ بە پێی یاسا بۆ سەر ئەمنی قەومی بدرێ بە دادگا لە حەقیقەتە ناکرێەوە بکات ئەمە حەقیقەتە ئەبێ دەشی بکەن ژێم لە بەڕێزێکەوە بوو بە ناوی دکتۆر تەها زەڵمی لێرەوە حرمەتم بۆ هەیە بەڕاستی کەسێکە کە زانای ئاینیە ئەم پیاوە بەڕێزە ئەی فەرموو جەژنی ڕەمەزان و قوربان جەژنی ئاینیمانە جەژنی نەورۆز جەژنی نەتەوەیمانە هەزاران زانای ئاینی ئاوا جێگە و ڕێز و حرمەتە هی هەموو کورد و هی هەموو ئومەتی ئیسلامیش بەڕاستی ئەمە واقعەکە کە من لەسەری ڕاوەسم با لە خۆمان بپرسین خۆشەویستان پرسیارێ بکەین بۆچی لە تورکیا لە باکوور و ڕۆژهەڵات هەموو کورد بە یەک دەنگ نەورۆزیان پیرۆز کرد ئەم پرسیارە بە ئێمە لە خۆمان بکەین بۆچی لە خۆتان پرسی بۆ ئەمسال ڕۆژهەڵات ئاوا بوو بۆ ئەمسال باکوور ئاوا بوو بۆ ڕۆژ ئاوا بۆ جۆرە بوو هەر بەڕاستی پرسیارتانەوە کردووە جا من بۆتان باس بکەم سەرەتا خۆشەویستان هیگڵ
چۆن باسی بەرزبوونەوەی ئەندێشە و ئاگایی مرۆڤ ئەکات. ئەمە زۆر گرنگە. واتە گەشەکردنی هزری مرۆڤ چۆن پێناسەیەکە. هەرچەندە ئەم گەشەکردنە زۆر جار بە پێچەوانەی ئەم تێزەی هیگڵەوە گەشەی هزی مرۆڤ پاشەکشەیەکە، بەڵام دیسان ئەوەش بە خاڵی پۆزتیڤ لە قەڵەمەدا، چونکە ئەبێ بەچی؟ ئەبێ بە ئەزمون ئازیزانی من. بەڵام باشەکەی ئەمە ئەوەیە کە باسی ئەماکەوەکوتم ئینسان ئەزمونی لێ وەرەگرێت، حتا لە تێکشکاندنەکانیش لە خراپیەکانیش ئەزمون وەرەگرێت. بۆیە ئەزمونکردن لە ژیانی مرۆڤەکانە زۆر گرنگە. ئەگەر هەست بخەیتە کار بۆ پێشەوە بڕوات. بۆیە هیگڵ لە پێناسەیەکی زۆر سادەیە ئەیڵێ کە هەموو کەسێک بە ئاسان لێ تێگا ئازیزان. ئەڵێ مناڵێ هەتا دەستی نەسووتێ لە ئازاری سووتان تێناگا. کاتێک کە دەستی سووتە تێئەگا کە ئیتر بەلایەن ناڕوە و هەمیشە خۆلێ لە ئەدا. چونکە بۆ لەبەرەوەی بەکردەوە ئەزمونی کردووە کە ئەم ئاگرە ئەم شتە ئەیسووتێنێ و ئازاری زۆرە و هۆکاری لە ناوچوونە دەبێ خۆی لێ بپارێزێت. ئەمە بۆ هەموو شتەکانی شەر وایە. یعنی هیچ شتێک وەکو ئەزمون ئینسان ناخەتە سەسکەی خۆی، بەڵام ناڵێم لە 100%. لێرەوە پێم باشە ئەم ئەزمونە بگوێزینەوە بۆ ناو سیاست، بۆ ناو دەسەڵاتدارەتی، بۆ ناو حکومڕانی زۆر بەکوتی. باشە. هەر بە سروش ئازیزانی من ئینسان بوونەوەرێکە دەیەوێت شتەکانی بۆ بسەلمێت وەکو چۆن فاکت یەک و یەک دەکاتە دوو. باشە. زۆر جاریشەیە ئینسان کە ئیعتراف بەمەش ناکا لە ڕاستیە، بەڵام من باسی گشتگیرەکەیەکەم. با نمونەی بێنمەوە یا چەند نمونێ بێنمەوە کەوەی کە بە زهنم ئەگات. ئەگەر فاشیزمی قەومی، هیتلەریزم نەهاتاتە بوون لە ئەڵمان و جەنگی جیهانی دووهەم بەرهەم نەبوایە، بەرهەم نەهاتایە بە ڕێبەرایەتی ئەم فاشیزمە تونڕەوە و ملیۆنان ملیۆن مرۆڤەکان نەبوونایە بە خۆراکی شەڕ و خەڵکی بە گۆشت و ئێسقانەوە ممارەسەی هەموو ئازار و مەینەتی و بەدبەختی و شەڕ و وێرانەکانی نەکردایە، ئێستا خەڵک لە ئاسی دنیا و لە ئەڵمان و ئەوروپا و ئەمانەیە بەتەواوەتی دژی فاشیزم نابوو. باشە. ئێستا فاشیزم لای مرۆڤایەتی قێزەونە، چونکە خەڵک بینی ئەزمونی کرد لەژێر سایەیە ژیە کە ئەم نەوع عەقڵیەتی فاشیزمە بەڕاستی خەتەرە و کارەساتە بۆ مرۆڤایەتی. لەبەرەوە مرۆڤایەتی نایە جارێکی تر ئەمە دووبارە بکاتەوە لە ئەوروپا بێ لە هەر گۆشەکەدارێکی دنیاە. وەکو ئەبینن فاشیزم بەڕاستی ئێستا هەموو کەسێک ئەگەر تۆزێکش عەقڵی هەبێ ڕەخی لێتی و وەکو جوێن و وەکو سوکاتی بەکارێ کە تۆ کەسێک شتێکە ئەڵێ بڕۆ فاشست ئاوای پێڵێ وەکو جوێن. بۆ لەبەرەوەی خەڵک ممارەسی ئەمەیان کرد. اینجا بە سەدان و ملیۆنەها ملیۆن ئینسان تێکۆشانیان کرد، ژیان و ژیانی خۆیان کردە قوربانی، زیندان، پەتوسێدارە، ئازار و تیرۆر، ئاوارەیی، هەموو ئەمانیان چەشت. بۆچی بوو؟ لە دوای شۆڕشی ئۆکتۆبەری 1970 لە رووسیا بۆ ئەوە بوو دەسەڵاتێکی کۆمۆنیستی یا ئەوەی پێیان دەوت سۆسیالیستی و دیکتاتۆری پرۆلیتاریا بێتە دی لە ئاسی دنیاە کە لە رووسیاوە چاوی کرد. هەموو ئەم مرۆڤە جوانانە پێیان وابوو ئەگەر ئەم دنیاەدا بمەزێرن ئازادە بن، مرۆڤایەتی لە خۆشییا ئەژی، ئیتر مناڵان و ژنان و پیاوان ناچۆسێنەوە، وەستەمکاری نابێنێ، خەڵک بۆ تیکەیە نان و سەرپەنایە ڕاناکە. هەموو بۆ ئەمە تێکۆشانیان کرد. کردە بوویان بە ئەفسانە کە جامعەی سۆسیالیستی و کۆمۆنیستی بەڕاستی زۆر گرنگە بۆ مرۆڤایەتی و مرۆڤایەتی پێویستی پێێتی و هەتا دوایی با درێژی نەکەینەوە. دوجار کە رووسیا دروست بوو بەدەیان دەوڵەت لە ئەوروپای شەرقی و ئەوانە هاتە بوون، باشە لەژێر سیستەمی حکومڕانی کۆمۆنیزمدا ئەوەی کە بینیمان چی بوو؟ جگەل لە زیندان، جگەل لە سەرکوت، جگەل لە هەژاری، جگەل لە چەوسانەوەی بێ ئامان، جگەل لە تیرۆرکردن و ئیعدام و ئەمانە هیچ شتێکی تری بەرهەم نهێنا. تەنانەت ستالین پیاوەکانی خۆی ئەنێرێ، ترۆتسکی لە نازانم کوێ بوو لە ماڵەکەی خۆیان بە تەور کوشتیان لەبەرەوەی سڵاحی سیاسی لەگەڵیا هەبوو. باشە. هەر ئەوەیشە ئێستا بیکردنەوە لە حکومڕانی کۆمۆنیستی بۆتە عیبێشی گەورە، بۆتە شوورەیی، بۆتە گاڵتەجاری بەڕاستی، مەگەر کەسان لێ بدوێن کە لە خەیاڵە ئەژین. بۆ چونکە خەڵک ئەزمونی کرد. باشە. جا هەندێک لەمانە خۆیانە گەوجێن و ئەڵێن ئەوانە هیچیان کۆمۆنیست نەبوون،
ئەوانە ڕاستیان نەکرد ئێمە کۆمۆنیستی واقعین ئەسڵەکە ئێمەین ئەمە جگە لە گاڵتە جاری و گەمژەیی بەڕاستی هیچ مانایەکی تری نییە چونکە بەڵێ لە مەکسیک و ئافرم کاکە هونەر لە مەکسیک ترۆلیان کرد اینجا ئیسلامیەکانیش هەمان قساکەن وەکو کۆمۆنیستەکان خۆشەویستان کە باسی تورکیاکەین باسی سعودەکەین باسی ئەفغانستانەکەین باسی ئێرانەکەین باسی پاکستانەکەین باسی کوێت و هەموویەکەین هەموو ئەمانە هەرڵێن باسی ئەماناک ئەڵێن نەبابە ئەوانە هیچی ئیسلامی نین ئێمە ئیسلامی ڕاستین عەلی بابی ئیسلامی واقعیە سەلا عەلی بابی ئیسلام هەموو ئەمانە هەمووی بەڕاستی قسەی پوچە بۆیە ئیسلامیەکانیش هەمان بیانووی کۆمۆنیستەکانیان هەیە کە ئەوانە ئیسلامی ڕاستی نەبوون ئەوانە کۆمۆنیستی ڕاستی نەبوون ئێمە کۆمۆنیستی ڕاستی و ئیسلامی ڕاستەقینین هەمووشی درێ هەر ئەوەیە هیچ شتێکی تر نییە ئازیزان با نمونیش کشتم بۆ بێنمەوە هەر بۆ مێژوو بە چاوتان ڕوون بێت لە ساڵی 1979 گەلانی ئێران بنەماڵی شاهنشایی دیکتاتۆریان دەتاران ڕووخان دەوڵەتی ئیسلامیان دامەزراند باشە ئەمانیش ئەزموونی ئیسلامی پادشاییان کردبوو تێگەیشت بوون کە ساواک و پیاوەکانی چیەکەن لە ژیانی ئەو خەڵکە باشە ئازار و مەینەتی نەزانێ و زیندان و کوشتن بەشی گەلانی ئێران بوو بۆیە هەستان ئەمەیان کرد باشە بەڵام ئەمانە ئەزموونی حکومڕانی ئیسلامیان نەکردبوو پێیان وابوو ئەگەر دەوڵەتی ئیسلامی بێت باشە ئیتر لە ژێر ئاڵای دەوڵەتی ئیسلامیە ژیانێکی جوان ژیانێکی ئازادیان بۆ ئەگەڕێتەوە باشە دەبن بە خاوەنی ژیانێکی بە ئابڕوانە و نان و کار و گوزەران و هەموو شتێکیان هەبێ بەڵام کاتێک دەیان ساڵ ئەزموونیان کرد گەلانی ئێران جگە لە هەژاری جگە لە برسێتی جگە لە زیندان جگە لە سێدارە و شەڕ هیچ بەشێکیان نەبوو ئێستا زۆرینە خوازیاری سیستەمێکن کە دین لە دەوڵەت جودا بکاتەوە چونکە ئەزموونیان کردووە لە ڕاستیە تۆ ناتوانانی بە گەلانی ئێران بڵێ ئێمە جمهوری ئیسلامی ئەڕۆخێنین جمهوری ئیسلامێکی تر دامەزدێنین باشە ئێوە لێرەوە سێری کوردانی ڕۆژهەڵاتکەن لەم نەورۆزەیە ئازیزان بە ملیۆن ملیۆن لە پیاوان و ژنان لە کچان و لە کوڕان بە بەرژی ئاڵ و واڵاوە هەڵەپەڕین سەمایان نەکرد خۆشیان دەرەبڕی بۆ لەبەرەوەی ئەمانیش ئەزموونی ژیانیان لە ژێر سایەی حکوومەتی ئیسلامیدا کردووە ئیتر نایەنەوێ حیزبی ئیسلامیان ناوێ سیستەمی ئیسلامیان ناوێ بەڕاستی خۆیان موسڵمان ڕاستە خواپەرستن وەکو ئێمەمانان ڕاستە نوێژ و ڕۆژ و تاعاتی خۆیانەکەن هەر هەمووی ڕاستە بەڵام نایەنەوێ سیستەمی حکومڕانیەکان ئیسلامی بێ چونکە ئەزموونیان کردووە تێگەیشتن کەچی وێرانەیەکی بەرهەمهێناوە چۆن هەژاری زیندان بەدبەختی بێکاری بێنانی لە ئێران و لەوانەیە باڵادەستە بەڕاستی گەلانی ئەفغانستان هەر بە هەمان شکڵ هەر وایە باشە ئێوە سێری دەسەڵاتی شەڕەکەن ئازیزان ئێستا شوێنەکەی گەرم نەبووتەوە بزانێت چی کرد لە شیعەکان لە هینا لە سووریا چی کاتەرێکی خوڵقان باش نییە اینجا هەر لێرەوە بگەڕێنەوە باشووری کوردستان کورد لە باشووری کوردستانە ئەزموونی حکومڕانی پارتیەکێتیان هەیە باشە ئەوەشی کە دویان کەوتۆ بۆ بەرژەوەندیە وە خوازیان کە پارتیەکێتی نەمێنێ ئەگە سبینێ پارتیەکێتی بیدۆڕێن و نەمێنن جارێکی تر شانسی هەسانەوەیان بە حیاتی نابێت چونکە خەڵک ئەزموونی کردن لە ژێر سایەکانە ژیا زانی ئەمانە چ داوایەک باشە ئێستا خەڵکی باشووری کوردستان مەسەلەن هینیان کردووە با بڵێن حکومڕانی ئیسلامیان ئەزمون نەکردووە لێرە و لەوێ ئاگام لێیە مەیلێکەیە بۆ بوونی سیستەمێکی ئیسلامی لە باشووری کوردستانە چونکە ئەمانە هەزیان گەشەی نەکردووە هێندە گەشەی نەگرتووە ئەزموونی ئێران تورکیا بەغا سعود یەمەن ئەفغانستان دەیان جێگایتر ببێ بە نمونە بۆیان تەجروبەی لێ بکەن باشە بەڵام ئەگەر بە عەمەلی 20 ساڵ یا 30 ساڵ ئیسلامیەکان لە باشووری کوردستان پەلە سەردەسەڵات ئەزموونی تاڵیەکان و هەژاری و شەلاق و زیندان و سێدارە ببینن ئیتر وەکو ئەو مناڵەیە کە دەستی بە ئاگر ئەسووتێ جارێکی تر ناشنەوە بەلایە بە حیاتی باش نییە بۆیە ئەگەر بەیانی لە جێگەی یەکێتی و پارتی حکوومەتێکی ئیسلامی دابمەزرێنی دوای ساڵانێکی تر خەڵکی باشووری کوردستان شۆڕش ئەکەن کە چۆن ئەمە لە کۆڵە خۆیانکەنەوە چۆن بیڕوخێن باشە بەڵام ئێستاش هەیە هەر لەو ئیسلامیانە ڕەنگە گاڵتەی بە قسەی ئارامەشکە بوو لەبەرەوەی عەقڵی تەشەنەی نەکردووە ئەوێ ئیلا ئەزموونی کابەڕاستی ئەبێ 20 ساڵ ئیسلامی بێنی بکەی بە دەسەڵاتداری یا دەوڵەتی کۆمۆنیستیش هەر وایە ها ئایدۆلۆژیا بهێنی بکەی بە دەسەڵاتدار اینجا تێ ئەگا کە بەڕاستی یاریەکە چۆنە بۆیە ئەوەی کە گەشەی عەقڵی بەرەوسەرەوە بڕوا ڕێگا نادا هیچ ئایدۆلۆژیایەکی معەیەن بێتە سەر حکم واتە یەک ڕەنگ لە قاڵبدان بە مانای کەلیمە باش نییە
ئەگەر عەقڵیشی لە گەشە وەستا بوو ئەوە ڕازی دەبێ و دەبێ پرۆسەکە ڕێڕەوی مێژووی خۆی بگرێ دەبێ ئەزمموی بکە دەبێت تاڵیەکانی بچێژێ دەبێ ئازارەکان بچێژێ دوای ئەوە ئەڵێ ئەڵڵاه سەدەق شتێکی ئەم بابەتانەیە ئەمێ کێشەی مرۆڤایەتی لە ڕاستی ئازێنی ئارامەحمەد باش نییە پاش ساڵانێک خەڵک کە چەسانەوە کە زیندانیان بینی کە هەژاری بەدبەختیان ئەزمون کرد ئەوسا ئەم دەسەڵاتە وەرناگرنەوە لە ڕاستیە باشە ئەوەیشی کە عەقڵی بۆ دواوە بڕوا و لە گەشە بوەسێ ڕازی ئەبێ وای ئەبینێت ئیسلامیەکان کۆمۆنیستەکان زۆر باشە بن و عەدالەتی ئەهێنن و ئازادی و کار و نان و ژیان لەگە خوانە ئەهێنن من باسی ڕەوڕەوەی مێژووەکەم باسی زۆری ناکەم باسی ئەوە ناکەم بەیانی دیکتاتۆریەک بێت هەزاران کەس ئەبن بە پیاویان بەویژدانانە بۆ خۆیان ئەژین و نانەخۆن و ئەلەوڕن تعدا لە خەڵکەکەن و ئەبن بە سەرجان و شەلاق وەشێن من باسی ئەوە ناکەم باسی ڕەوڕەوەی مێژوو ئەەکەم من باسی مرۆڤایەتیەکەم لە حەقیقەتە باشە بەڵام هەموو ئەمانە دوای ساڵانێک کە ئەزممویان کرد تێگەیشتن کە بژاردەکان هەڵەبووە و باچەکان داوە شەوسانەوە زۆرە جارێکی تر بەلای ئەمانەیە ناچنەوە و نایانکەنەوە بە حاکم لە وڵاتەی خۆیانە زۆر گەریش هەن زۆر مرۆڤ هەن کاتێکە دەسەڵاتەکانی دنیا و دەوروبەر ئەبینن عەقلیان ئەخەنە کار باشە ڕێگە نادەن دەسەڵاتێکی ئاوا بێتە دی وەکو چۆن بۆ نمونە با بڵێ کچێک لە ماڵایە کچێکیش لە ماڵەکەی ئەو دیوایە ئەم کچەی ئێرە عاقڵە ئەو کچە کەشوو ئەکاشۆکە بە پیاوێک ئەو پێوە ئەبێتە هۆی ئازاری لێدانی بەدبەختی ئەمەدە بەڵام ئەم کچە ئەوە کا بە ئەزمون ئەڵێ ئەو دراوسیم شووی کرد بە پیاژی ئاوا ئەبێ من وریابم شوونەکەم بە پیاژی ئاوا کە ئازارم پێ بگەێنێ کە لێم بدا بێ حرمەتیم پێکا سوگاتیم پێکان بابەتانە یعنی عاقڵە ئەزمموی لێوەرەگرێ بەڵام ئەگەر عاقڵ نەبووم ئەزمموی لێوەرنەگرت ئەو ئەمیش بە هەمان ڕێڕەوە ئەڕوا ئەبێ بە یاری دەستی پیاوێ کە بێ حرمەتی سوگاتی پێ بکا بەڕاستی باشە بۆیە گەلی باشوور دەبێ خوێندنەوەیەک هەبێ بۆ ئەبوو هەموو ئەمانە بۆ دەسەڵاتداری داعش بۆ داعش لە منتیقی شەنگاڵە داعش لە منتیقی مووسڵە داعش لە سووریایە بەڕاستی ئەبێ خوێندنەوەی بۆی هەبێ ئایا لە سێمانی و لە هەولێرە داعش دەسەڵاتگە دەست باشە بۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی ئایا کچان و کوڕان ئەوە پێتان باشە داعش لە هەولێرە بێ بەدەسەڵاتدار لە سێمانی بێ بەدەسەڵاتدار پرسیار لە خۆ کە کاکە تۆ حەزەکەی ئەردۆغان بێت لێوێ بەدەسەڵاتدار تۆ حەزەکەی بە ئەفغانستان بکرێ وڵاتەکەی خۆت بنمونە ئەگەر مێشتی بخەیتەکان بەمە ڕازی نابیت باشە ئەگەر ئەزمون لە گەلانی ترەوە وەرگری بەمە ڕازی نابیت بەڵام کە ئەزمونی وەرنەگرت ڕازی ئەبی و خۆش لە دوای باجەکەی دێ بەڕاستی کەس زەرەر ناکە خۆت نەبێت باش نییە ئەگەر بەوە نەبوو ئەوە تۆ پێی تێخا لە یاریەکە ساڵانێک لە ژێر هێڵی هەژاری شۆسانەوەیە ئەژی پاشان هەوڵەدا بە هەر نەقەنەقێ بێ بەشم خۆی ڕزگار کات و ببێ بە خاوەنی وڵاتێک کە سوزان ئینسانی بێت بۆیە ئەوەی کە باسم کرد لە تێڕانێکی هیگڵیانەوە بوو کە ڕاستیەکانی بۆ مرۆڤی عاقڵمەند بۆ گەشە گردوو بۆ خاوەن هەزر بەڕاستی پێویستە کە ئاوا بیر بکاتەوە من نامەوێت زۆر لەوجات کاتان بگرم بەداخەوە بەڕاستی بەداخەوە کە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم ساڵانەیە بە تەواوی کۆتایی نایەت بەڕاستی کۆتایی نایەت بە هیچ جۆرە کۆتایی نایەت بەداخەوە ئەبێ ئێمە ببین بە شاهیدی شەڕ بە شاهیدی هەندێک وڵات کە ئاوای لێت هەندێک کەس ئەنووسن ئەڵێن جا تورکیا کاکە بۆ ئێمە پێمان خۆشە کاکە بۆ پێمان خۆش نییە ئێمە دەیان ساڵە ئەمانەوێت لەگەڵ گەلی تورکا بۆ خۆمان بژین دەیان ساڵە ئەمانەوێت لەگەڵ گەلانی ئێرانە بۆ خۆمان بژین وەکو کورد وەکو فارس وەکو عەرەب وەکو ئەمە بەڵام کاتێک کە توکە کە ئەردۆغان ئەڵێ کوردی باش لەم ڕۆوە فارسەکان باش نامەقەت مقیاسیان نەکەم بەڕاستی من لەم ڕۆوە هەموو فارسیەکم پێ زۆر باشە لە تورک بەڕاستی فارسەکان قسەیان لەگەڵا ئەکرێ خەڵکی بە ئەدەبن ئەو نە فاشزم نین ئەو نە دژی گەلەکەمان نین بەڕاستی بەڵام تورک هەمووی دژی گەلەکەمانە تۆ بڕۆ لە هۆڵندایە لەگەڵ تورکێکە باسی کوردستان کە ئەڵێ بوزی پێوەکەی لەگەڵ فارسێکا بیکە بۆی بۆ ئاساییە بۆی بەڕاستی چونکە بە فەرهەنگن فارسەکان ئەو نە فاشزم نین لە واقع باشە بەڵام کاتێک کە تورکیا ڕێگە نادا بەوەی کە گەلی ئێمە لە وڵاتی کە هەزاران هەزار ساڵ وڵاتی خۆیەتی لە یابژی تۆ مەجبوری کە دەبێتە چەک لە حەقیقەتە باش نییە بۆیە ئەو وڵاتی تورکیایە هەر وڵاتی ئەزانی ئارام ئەحمەد ئێرانە عێراقە تورکیایە هەر وڵاتێکە سووریایە ئەگەر ڕازی نابێ بەوەی کە گەلەکەی من وەکو گەلی کورد وەکو ئینسان تایە بشی لەو خاکە حەزەکەم وەکو ئەم پەرداخە بێم بە عەرزا پارچە پارچە بێ هەردوو چاویشی دەرەوە بەڕاستی باشە ئەوەیە ئەمە حەقەتەکەی کاکە من بەژەوەندی گەلەکەم ئەولەویەتە لە ڕاستیە کاکەشە گەلێکمەیە هەزاران ساڵ لە ناوچەیە ئەچۆسێتەوە ئەنفالە کرێ قوڕەک لێ بەسەریە ئەمە بۆ من ئەولەویەتە
حیزبایەتی و نازانم ئایدۆلۆژیا و دینداری و بێدینی و هەموو ئەوانە بەڕێی خۆی ئەوەی کە ئەسڵە ئەوەیە کە ئەم گەلەی ئێمە پێویستە ئەگەر گەلانی ئێران ئەیانەوێ لەگەڵ کووردا بژین باوەشیان پیاکەمەوە بەڵام کوردیش خاوەنی هەوی ئینسانی و هەوی کوردبوونی خۆی بێ بە زمانی خۆی بدوێ بە زمانی خۆی ئەوە بڵێ بەڵام لە تورکیایە ڕێگە بەمە نادا ئازیزانی ئارام ئەحمەد ڕێگە بەمە نادا ئەحمەقێکیان لەم ماوەیە ئەڵێشی پێویست بە دانیشتن ئەوە ناکە پەکەکە چەکانی دابنی و تەواو کوڕە بڕۆ بیخولێنەرەوە خۆ پەکەکە تێک چۆ چەکدانێ بۆ تۆ هەی ئەحمەقی نەزان چۆنش جوابێ کاکە چۆنش جوابێ ئەم نۆعە لە فاشزم بەڕاستی خەتەرناکە ئازیزانی ئارام ئەحمەد ئەجینا ئەگەر گەلی تورک دەسەڵاتدایەتی تورک بە ئەلمانی و بە ئیسلامیشیەوە خۆ ئەوە نەبێ ئێمە وامە پێمان وابێ کە ئەمە خەتای ئەردۆغانەکە ئیسلامیەکەوە خۆ ئەلمانەکەشی هەروە بوو بۆ گەلی ئێمە ئازیزانی ئارام ئەحمەد خۆ ئەتاتورک ئەو پەڕی ئەلمانی بوو ئازیزانی ئارام ئەحمەد لە دواییشە ئەویشە بوو ئێمە وا بوو کاکە کۆمۆنیستەکەی شیوایە لە تورکیایە کۆمۆنیستی تورکی ڕقی لە کرێکاری کوردە ئازیزانی ئارام ئەحمەد بەڵام ڕقی لە کرێکاری عەرەب نییە ڕقی لە کرێکاری فارس نییە ئەمە دەردە ئەمە بیماریە ئەمە نەخۆشیە بەڕاستی لەبەرەوە ئێمە گەلێکی ئازادی خوازین ئەمانەوەیە لەگەڵ تورکەکانە لەگەڵ عەرەبەکانە وەکو ئینسان بژین بەڵام کاتێ تۆ نایاڵی بژی من حەزەکەم تورکیا بێ بە 100 پارچەوە بەڕاستی ئاسەوانیشی نەمێنێەوە تورکیا لە واقع عەزیزان بەڕاستی منی تر کاتان ناگرم ڕێز و حرمەتم بۆ هەموو لایەکتان هەیە هیوادارم کە کۆمەڵێک قسە و باسم کردبێ بە سوودی هەموو لایەک و حرمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەکتان هەیە چاوتان ماجەکەم هیوادارم کە گەلی ئێمەش ئایندێکی باشی بێت گەلانی تر ناوچەکەیە ڕۆژگارێ دابێ کە تورکەکان و فڵان و فیسارەکان و هەموو ئەمانە بڕوا بەوە بهێنن کە کوردیش مرۆڤە و هەزاران ساڵ لە ناوچە هەیە مافی خۆیەتی لەسەر زەوی خۆی وەکو ئینسان بژی تەنها ئەوەمانوێت دەڕاستیە نە ئەمانەوێ هیچ گەلێک لەناوبەرین نە ئەمانوێ فەرهەنگی کەس بسڕینەوە نە ئەمانوێ کەس مەسەلەن چوزانم هیچ شتێکی ئەو خەڵکە وێرانکەین بەڵام ئەوان کە سەدان ساڵە ئەیانەوێ هەموو شتێکی ئێمە لەناوبەرن بەڵام خۆشبەختانەکە نەیانتوانیوە و مێژوو عەرەبانە نییە بۆ دەوا بیجێڕێتەوە بەڕاستی بەرحاڵ شەو شۆگاتان خۆش بێ ڕێز و حرمەتم بۆتانەیە چاوتان ماچەکەم پیاوان و ژنان لە هەر شوێنێکی ئەم دنیایان خواتان لەگەڵ ئازیزانی ئارام ئەحمەد بەخێر